تەمەنی خۆت لە چیا بەسەر بردووە ئەگەر لە کاری خێر و چاکە بێ سوپاسی خوای لەسەر بکە و بەردەوام بە ئەگەر خراپە یا کەم و کوڕیت هەیە تەوبە بکە و پەشیمان بەرەوە با بچین سەیری هەندێک لەو کەسانە بکەین کەوا خوای گەورە باسی حاڵیانمان بۆ دەکات لە کاتی سەرەمرگە بزانە چی دەڵێن ئەوە بۆ من و تۆیە ئەو بۆ بە ئاگاهێنانەوەی من و تۆیە یا ئەیها الذین ئامنوا ئەو کەسانی کە ئیماندارن هەر یەکێک لە ئێوە هاتووە خۆی بە ئیماندار دەزانێت يا أيها الذين آمنوا أي أو كسانك إيمان دارن لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله با مالو سرتو سامانتان ومن دالكانتان مشغولتان لكن لا تلهكم يعني لا تشغلكم باسر قالتان لكن لذكري خو مالو منالت هي سرتو سامانت هي كرو كتت هي خوي قورا خير دار وبركة داري كابوت بلام نابي غافلوا بآقاتك لەوەی کەوا نوێژەکانت نەکەی یا لە کاتی خۆیانە نەیانکەی یا لە جەماعەتە نەیانکەیت عن ذکری لا هەندێک لە عولەما دەڵێن الصەڵەوات الخەمس بریتیە لە پێنج نوێژە فەرزەکان ئایا تۆ کار و کاسبی دەوام بژێوی ژیان منداڵەکانت سەرقاڵتیان نەکردو لەوەی کەوا نوێژەکانت نەکەی یا ئەگەر بیانکەی بەڵام لە سەرەتەی کاتەکەیان نەیکەی هەندێک دوای بخەی لەبەرەوەی کار و کاسبیت هەیە یا لە مزگەوت بە جەماعەت نەیکەی لە بازاڕە یا لە دوکانە یا لە ماڵا بیکەیت بۆ وەڵا ئیشت هەیە دەوامت هەیە منداڵەکان سەرقاڵتیان کردو ئەوە نابێت ناخۆ عن ذکری الله ذکری بەیانیان و یاوەران دەخوێنیت پێشخەوتن و لە کاتی لە خەواستان دەخوێنیت کاتی لە ماڵ دەرەچیت و دەگەڕێتەوە بۆ ماڵ ذکرەکانە خوێنیت کاتێ دێیتەنەوە مزگەوتەوە لە مزگەوت دەچیتە دەرەوە کاتێ چیتە ناو بازاڕ کاتێ چیتە ناو سەیارەکەت کاتێ سەفەرەکەی لە سەفەر ئەگەڕێیتەوە کاتی ئەپژمی کاتێ نانەخۆی دوانان خواردن ئەستە سەراو لە سەراو دێیتە دەرەوە با هەڵەکە باران ئەبارێ نەخۆشێکە بینی سەردانی نەخۆشێکەکەی لەسەر مردوویەک نوێژەکەی سەردانی قەبرستانەکەی ئایا تۆ ذکری خواکەیت ئەمانە گشتی ئەذکارە ئایا قورئانە خوێنیت ئایا علم و دەرسی شەرعیە خوێنیت ئەوش ذکری خوایە ئایا لە کاتێکدا لەگەڵ ماڵ و مناڵە لەگەڵ دۆسە لەگەڵ دوژمنە لەگەڵ دراوسەیە لە ماڵە لە مزگەوتە لە بازاڕە لە دائیرەکانە ئایا تۆ خوات لەبیرە لە خواردن لە خواردنەوە لە جلوبەرگ لە سیارەکردن سیارە فرۆشتن کار و کاسبی لە خەوتن بە خەبەرهاتن لە سەفەرکردن لە نەشتە جێبوون لەگەڵ هاوڕێکان تا هاوسێکانتە ئایا تۆ خوات لەبیرە لەبەرەوەی کار و کاسبیت هەیە دەوامت هەیە ئیشت هەیە مناڵت هەیە تۆ خوای گەورە لەبیرەکەی نابێت خوای گەورە فەرمێ با ئەوانە سەرقاڵ ئەوانت با هەبێ پیرۆزت بێ خزمەتیان بکە بەڵام نابێ غافڵ و بێ ئاگات بکە لە ذکری خوای پەروەردگار یا ئەیها الذین آمنوا لا تلهکم أموالكم ولا أولادكم عن ذكر الله ومن يفعل ذلك ئەگەر کەسێک ماڵ و سەرۆت و سامان منداڵەکانی وەڵا کوڕم هەیە و کچم هەیە کار و کاسبیان بۆ بکەم بژێوی ژیانان بۆ دابینەکەم بۆیە نایەم بۆ مزگەوت وەڵا دوکانم کردوێتەوە بۆیە بانگ ئەدا و ئەو ئەڵێ حەی عەلە سەڵات حەی عەلە الفەلاح ئەم ئەڵێ من نایەم زمانی حەڵەڵەی نایەم ئەڵێ جارێکان پێویست ناکە خوای گەورە بانگ دەکا حەی عەلە الفەلاح وەرە بۆ بەختەوەری دنیا و قیامەتی تۆ لەوەیە هەر کەسێک ماڵ و منداڵ کار و کاسبی کوڕکچەکەی سەرقاڵی بکە غافڵ و بێ ئاگای بکە لە ذکری خوا فەئولائیکە هم الخاسرون ئەوانە دۆڕاون لە دنیا پێش قیامەت جەڕب بێ ذکری خوا بکە پێنج فەرزە نوێژەکان لە کاتی خۆیان لە مزگەوت بە جەماعەت بکە ئافرەتان لە ماڵە کاتێک کە بانگی دابا نوێژی پێنج فەرزە نوێژەکانیان لە کاتی خۆیان